حکوومەتی هەرێم بەشێک لە موچەی هەموو فەرمانبەر و موچەخۆرانی هەرێم پاشەکەوت دەکات جگە لە پێشمەرگە و ئاسایش و هێزەکانی ناوخۆ و زێرەوانی نەبێت. حکوومەتی هەرێم سیستمێکی نوێی دابەشکردنی موچەی ئامادە کردووە کە بەپێی ئەو سیستمە نوێیە لە 15 بۆ لە 15 موچەی فەرمانبەرانی هەرێم پاشەکەوت دەکرێت. بەپێی سیستمە نوێەکە ئەوانەی موچەکانیان لە نێوان 100 بۆ 200 هزار دینارە لە 115 موچەکانیان پاشەکەوت دەکرێت. بۆ نمونە وەک دەوترێت کەمترین موچە لە هەرێمی کوردستان 150 هزار دینارە و زیاتر کەم ئەندامان و بەشی چاودێری کۆمەڵایەتی دەگرێتەوە. لەمە دووە 127,500 دینار وەردەگرن. هەرچەندە موچەکە زیاتر بێت ڕێژەی پاشەکەوتکردن زیاتر دەبێت 200 بۆ 300 هزار دینار لە 120 موچەکانیان پاشەکەوت دەکرێت. 300 بۆ 400 هزار دینار لە 125 موچەکانیان پاشەکەوت دەکرێت. 400 بۆ 500 هزار دینار لە 130 موچەکانیان پاشەکەوت دەکرێت. 500 بۆ 600 هزار لە 135 600 بۆ 700 هزار لە 140 700 بۆ 800 هزاریش لە 145 موچەکانیان پاشەکەوت دەکرێت. بۆ نمونە کەسێک کە موچەکەی 800 هزار دینارە حکوومەت 440 هزار دیناری دەداتێ. لە ماوەی ڕابردوودا باسی نیو موچە بوو، بەڵام بەپێی ئەم سیستمە نوێیە ئەوانەی موچەکانیان لە نێوان 100 بۆ 800 هزار دینارە زیاتر لە نیو موچە وەردەگرن، بەڵام ئەوانەی موچەکانیان لە نێوان 800 بۆ 900 هزار دینارە بەو پێی لە 150 موچەکانیان پاشەکەوت دەکرێت. لەمە دووەش هەر نیو موچە وەردەگرن. ئەوانەشی موچەکانیان لە سەرووی 900 هزار دینارەوەیە لەمە دووە کەمتر لە نیو موچەش وەردەگرن. 900 بۆ 1 ملیۆن دینار لە 155 موچەکانیان پاشەکەوت دەکرێت. واتە کەسێک کە موچەکەی 1 ملیۆن دینارە هەر بە ئەندازەی ئەو کەسە وەردەگرێت کە موچەکەی 900 هزار دینارە. ئەوانەشی کە موچەکانیان لە نێوان ملیۆنێک بۆ ملیۆنێک و 500 هزار دینارە لە 160 موچەکانیان پاشەکەوت دەکرێت. 1.5 ملیۆن بۆ 2 ملیۆن لە 165 و 2 ملیۆن بۆ 3 ملیۆن لە 173 ملیۆن بۆ سەروتر لە 175 موچەکانیان پاشەکەوت دەکرێت. واتە کەسێک کە موچەکەی 6 ملیۆن دینارە 1.5 هزار دینار وەردەگرێت و ئەوەشی موچەکەی 8 ملیۆن دینارە 2 ملیۆن دینار وەردەگرێت. حکوومەتی هەرێم دەڵێت لەمە دووە دابەشکردنی موچە دوا ناکەوێت و بەپێی داهاتی نەوت موچە دابەش دەکات. واتە ئەگەر نرخی نەوت لە بازاڕەکانی جیهاندا بەرز بووەوە ئەوە ڕێژەی پاشەکەوتکردنی موچەی فەرمانبەران کەمتر دەبێتەوە و بە پێشەوانەشەوە ئەگەر نرخی نەوت زیاتر دابەزێت ئەوە ڕێژەی پاشەکەوتکردنی موچەی فەرمانبەران زیاتر دەبێت. بەڵام لەم نێوانەدا ڕوون نییە کە ئایا لەمە دووە حکوومەت مانگانە دەستکاری ڕێژەی پاشەکەوتکردنی موچەی فەرمانبەران دەکات یان هەرچەند مانگ جارێک.